سڵاوتان لەبێت. 33 ڕۆژە ئاسمانی کوردستان ڕەنگی دووکەڵی گرتووە. شەڕێکە هەرێمەکە تێیدا بێلایەنە و چەند جارێک بێبەرێبوونی خۆی دووپات کردوێتەوە، بەڵام باجەکەی بە ماڵ و سامانی هاوڵاتیان دەدات. لەلایەک درۆن خۆی دەکێشێ بە گەڕەکێکدا و سەقفی ماڵی خێزانێکی مەدەنی کون دەکات. لەلایەکی ترەوە درۆن ئاگر لە کارگەیەکی ڕۆنی ئۆتۆمبیل بەردەدات. شەونیە پەلامار و هێرشەکان بە دەنگە گەورەکانیان ئارامی کوردستان تێک نەدەن، لە کاتێکدا کوردستان لە دەرەوەی سنووری شەڕەکەیە. کورد دەڵێت برا لە پشت برابێت مەگەر قەزا لای خوا بێت. ئەمە ڕێک بۆ ئێستای حاڵی کورد ڕاستە. ئەو کاتەی مەترسی لەسەر ڕۆژ ئاوای کوردستان بوو، کوردان لە باشوور و تاراوگە شەقامەکانیان داپۆشی تا ئەو کاتەی ڕۆژ ئاوا گەیشتە کەناری ئارامی. ئەمڕۆژ کە باشوور لە ژێر هێرشی درۆن و موشکدایە، ڕۆژ ئاوا بۆ پشتیوانی لەسەر پێیە. کوردان لە قامیشلۆ و ئاموودا و دێریک بە ژن و پیا و منداڵەوە ئاڵای کوردستانیان بەرز کردوێتەوە پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکەن، دژ بە هێرشە درۆنی و موشکیەکان کە دەکرێتە سەر کوردستان و ئەوان پەیامێکی ڕوونیان هەیە. دەبێت یەکێتی کوردان بپارێزرێت. هێرش بۆ سەر هەولێر و سلێمانی و هێرش بۆ سەر قامیشلۆ و کۆبانیە. قەیرانی غاز قوڵتر دەبێت و پەلاماردان و بتوڵدزینی تێکەوت. هێمن عەبدوڵڵا بریکارێکی غازە لە شاری سلێمانی بە 964 وت لە کاتی دابەشکردنی غاز لەلایەن ژمارەیەک کەسەوە پەلاماری خۆم و ئۆتۆمبیلەکەمیان داوە، نۆبتڵ غازیان لێ بردووم. بە وتەی ئەو بریکارە ئەمڕۆ ژمارەیەک کەس ڕێیان پێگرتووە و داوای غازیان لێ کردووە، دواتر پەلاماریان داوە و نۆبتڵ غازیان لێ دزیوە. وەک ئەو باسی دەکات، نەبوونی غاز پەیوەندی بە بریکارەکانەوە نییە و ئەوانیش وەک ئەو خەڵکە کاسب و هەژار و داماون، بۆیە داوا دەکات بوتڵەکانیان بۆ بگەڕێنەوە. بارانی ڕەحمەتی ئەمساڵ هەر کانیا و سەرچاوە ئاویەکان و بەنداوەکانی نەبوژاندۆتەوە. ئەوە تا لە گەڕێکی ئاشتی شاری سلێمانی هەڵقوڵانی کانیەک لە بەردەرگای ماڵێک خاوەن ماڵ و گەڕەکەکەی تووشی سەرسوڕمان کردووە. کانیەکە ئاوێکی سازگاری لێ دەڕژێت و شۆستە و شەقامی گەڕەکەکەی تەڕ کردووە. دانا حەمە سەعید خاوەنی ئەو ماڵەیە کە کانیەکە لە بەردەم دەرگاکەی ماڵەکەی تەقیوە و بە 964 وت هەفتەیەک دەبێت کانیەکە تەقیوە و ئاوێکی سازگاری لێ دەڕژێت. بە وتەی ئەو هاوڵاتیە سەرەتاوای زانیوە کە بۆری ئاوی ماڵەکەیان شکاوە، بەڵام کاتێک دەستی لە ئاوەکە داوە مەیلە و شلەتێن بووە، دەرکەوتووە ئاوی کانیە. هەڵقوڵانی کانیەکە لە بەردەم دەرگای ماڵێک لە ناوجەرگەی شاری سلێمانی موژدەی بوژانەوەی ئاوی ژێرزەوی و دەرچوونی لە قەیرانی وشکە ساڵی لەگەڵ خۆی هێناوە. هەر شاد.